لە ناحیە سەنگەسەر لە ڕووداوێکی تەقەکردندا هاوڵاتیەک بریندار بوو و بۆ هۆی سەختی برینەکەیەوە لە نەخۆشخانەی ڕانیە گواسترایە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی. هۆکای ڕووداوەکە لەسەر ئەوە بوو لە کاتێکدا کە ئەو کەسەی تەقی لێکراوە بریندار بووە و بەکە پێی دەوترێت سکاڵاکار، واتە سکاڵاکارەکە بە ناوی ئەلف میم کە تەمەنی 40 ساڵە لە کاتێکدا لە کاتی کێشەکانی کەیسێکی ڕابردوو کە پەیوەندی بە کەی سلێما هەڵشەیەوە کاتی خۆی ئۆتۆمبیلێکی داوە بە تەقەکەرەکەش کە تەمەنی 30 ساڵە بە ناوی ئەلف ئەلفە لە ناحەی سەنگەسەر. کات خۆی کە ئۆتۆمبیلەکەی پێداوە ئۆتۆمبیلێکی توێتا دەبل هیلوکس بە بڕێک پارە بەڵام بە قازانج. بەڵام دوای ئەوەی کە کێشەکەی سێما هەڵشۆی سەری هەڵدا و ئیفلاسبوونی خۆی ڕاگەیان بوو، دواتر ئەو کەسێک کە تەقی لێکراوە تا ئەلف میم کە تەقی لێکراوە پارەکەی وەرگرتۆتەوە لە تەقەکەرەکە، بەڵام خێرەکەی وەرنەگرتەوە، واتە قاژانجەکەی وەرنەگرتەوە. سەبارەت بە کەیسی سلێما هەڵشۆی زۆر پرسیار کراوە کە گەیشتە بەشوێ لە قۆناغی تەواوبوونی لێکۆڵنەوەدایە. لە سەرەتادا 87 تۆمەتبار لەسەر ئەم کەیسە دەستگیر کراون و ڕاگیراون و ئێستا 86 کەس بە کەفالەتی دارایی ئازاد کراوە لە بینی کەفالەتی 3 میلیۆن بۆ 300 میلیۆن بۆ ئەو 86 کەسە بە جیازیە بە کەفالەتی بارنتی دارایی ئازاد کراوە. تەنها خودی سلێما هەڵشۆی لە ئێستادا لەژێر لێکۆڵەدا ماوەتەوە و ئەو هاوڵاتیانێکی کە سکاڵیان تۆمار کردووە کۆی گشتی و هاوڵاتیانە 1300 بوو برن 1200 هاوڵاتی سکاڵای تۆمار کردووە لەسەر کەیسەکەی سلێما هەڵشۆی و گژمەی ئەو پارەی کە باس دەکرێت لەلایەن وتەی سکاڵاکارانەوە کۆی گشتی لە 1200 سکاڵایە 1500 دەفتەری دۆلاری ئەمریکی خەمڵێنراوە. بڕیاری بەڕێزدا دووەر بۆ مەبەستی ئازادکردنی سلێما هەڵشۆی دەدرێت، بەڵام ئاخۆ تۆمەتبار بە بڕی چەند ئازاد دەکرێت واتە بڕی کەفالەتەکەی چەندە 30 میلیۆنە یاخود 300 میلیۆن 200 میلیۆن یان زیاترە، بەڵام ئەمە چاوەڕانی بڕێی بەڕێزدا دووەر دەکەین. وەروە چاوەڕانی ئەوەش دەبین کە ئاخۆ تۆمەتبار سلێما هەڵشۆی ڕاستە شایستەی ئەوەیە کە بڵم بە پێیاسا بە کەفالەت ئازاد ببێت بارنتەی داراییدا بنێت، بەڵام ئایا ئەگەر بڕێکی زۆر بێ پارەی بۆ دەتوانێت ئەو بڕە پارێ دابین بکات یاخود کشێ کەفالەتی دەکات